بەیانیتان باش کوردستانیانی خۆشەویست لە هەر کوێیەکن ڕۆژێکی باشتان بۆ خوازم. هیوادارم کە ئەم بەیانیەش لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 هاوڕێ بن تاوەکو کۆتایی پرۆگرام، چونکە ئەمڕۆ ئێمە کۆمەڵی بەرگە و بابەتمان بۆ ئێوە ئامادە کردو وەک هەر ڕۆژانێکی دیکە ئەو بابەتانی کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی ئێمەوە و نوێترین زانیاریەکانیش سەبارەت بە هەر پێشنگایەکی هوەری بێت یاخود هەر فستیڤاڵێک بێت یاخود هەر کەسێک کە لە ڕێی پرۆگرامی ئێمە بتوانێت داهێنانێکی کرد بێت و بیاوێت لە پرۆگرامی ئێمە ئەم کاری خۆی ئیتر هەر پرۆژەیەک بێت، پرۆژەکە بە بەستمانەوەیەکە پرۆژەیەک بێت کە ناوی کوردستان بەرەوە پێشەوە بێت و جگەلەوە هەنگاوێک کوردستان بەرەوە پێشەوە بات. ئەوە لە پرۆگرامی بەیانی 24 ئێمە دەرگامان بۆیان واڵایە و بۆ هیوایی کە بتوانین ڕۆژێکی پڕ لە وزە لەگەڵ یەک دەست پێ بکەین، ڕۆژێکی پڕ لە جوانی و هیوای سەلامەتیتان بۆ خوازم. باشە بابزانین ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24 چی بۆ ئێوە ئامادەیە؟ ئەوەی کە زۆر سەرنجی ئەخرێتە سەر و تەوەرە و گفتوگۆی لەسەرەکەین، ئەویش ئەوەیە کە دەڵێن زۆر جار هەندێک شت لە ژیانە خوێی ژیانە تامەیە بە ژیان، بەڵام ئەگەر زۆر خوێکەمان زۆر کرد وەکو خواردن تر سوێرە بێ و ناخورێت. دڵپیسی دەروونناسان ئەڵێن کە خوێی ژیانی هاوسەرانە، بەڵام ئەگەر زۆریش بوو ئیترە بێتە غیرە و دڵپیسی و ئیتر لە ئەو خوێ دەرەچێت و ژیان بێتامەکات و ئیتر ئەو ژیانە تەحمل ناکرێت. ئەمە تەوەرێکە کە گفتوگۆی لەسەرەکەی بابزانین هۆکارەکانی چییە، بە چیش چارەسەرەکرێت. وەجگەلەوە ئێمە لە زاخۆش ئەبڕۆ میوانێکمانە بێت سەبارەت بە جلو بەرگی کوردی، ئەو قماشی جلی کوردی تایبەت لە زاخۆ دروست دەکات. لەوێەوە دیارە هاوکارانیشمان یارمەتی دەرمانە بن ئەمڕۆ بۆ ئەوی کە ئەو میوانە لە زاخۆوە لەگەڵمان بێت و بزانین چۆن پەرە بە بوارەکەی دەدات کە بوارێکیشە لە پێشکەوتنی کولتوری کوردی ئەبێتە یارمەتی دەربۆی کە کولتوری کوردی زیاتر بەرەو پێشەوە بچێت لە ڕووی جلو بەرگەوە. یەکەم بابەتی ئەم بەیانیەی بەیانی 24 بە فلای 24 دەست پێکات. ئەم جارە فلای 24 چۆتە سنتەری خانەنشینانی هەولێر و ئەو شوێنە ئارامەی خانەنشینان کە لەوێ ڕووی تێدەکەن و لەوێ کاتەکانیان بەسەر دەبەن و ڕۆژەکان بە یادەوەری و دەمەقتەقێ و قسەی خۆش بەسەر ئەبەن. ئەوە فلای 24 چۆتە ئەوێ و ئەم سنتەرە و کەشە هێمنەکەی ئەو سنتەرە و ئەو خانەنشینانی کە لەوێن لە ڕێی فلای 24ەوە لەسەر شاشەی کوردستان 24 بۆ ئێوە نمایشەکرێ بیبین. بخير بفلاي 24 بو سنتري خانەنشینانی هەولێر محسن محەممەد غەریب سەرۆکی سنتەری خانەنشینانی هەولێر لە 2008ەوە ئێرە کرایتەوە لە 1/8/2008 ئێرە کراوە وەکو سنتەری خانەنشینانی هەولێر. لێرە لە سەنتەرەکەمان هەر کەسێک کە دێ ئینتیمان لە بۆ سنتەرێک دەبی خانەنیش بی هەوێکی خاصمان هەیە یان ناسنامەی خاصمان هەیە دێ ناسنامەکەی پڕ دەکاتەوە. لە سنتەرەکەمان ڕۆژانە لە بەیانی هەفتی نیوی بەیانی دەرکە دەکرێتەوە هەتا دەگاتە نوێژی ئێواران. ڕۆژانە بە بچینە بە حدودی 400-500 تا 700 خانەنیش دێنێرە. خانەنیشتەکان هەموو زۆرێکمان هەیە، هەیتمان حوزب پەرلەمان، هەیتمانە وەزیرە، هەیتمان
مامۆستایە هەیتمان دکتۆرە ینی حتا ئەوانی ژینگە پارێزەکانیش هەیتمان لێرە هەموو خەڵکێک دێتە ئەو سنتەرە لە سنتەرەکەمان هەموو شتێک هەیە بۆ ڕاحەی خانەنشینان مەسەڵەن کە دێ حەزی لێ ڕاضەی بکە جێ وەرزشی هەیە حەزی لێ بخینتەوە مەکتەبەمان هەیە 2000 کتابی تێدایە حەزی لێ یاری بکە هۆڵی یاریکردنمان هەیە حەزی لێ دێ لە حەدیقەلەکە برادران دۆستانی خۆی دادەنیشیتن هەیە مزگەوتمان هەیە و لێرە هەروە خەدەماتی دیکەمان هەیە نیوەڕۆیان خواردنیان دەدەینێ بەلاش دەستگایەکی خێرخوازی لێرە نیوڕانان خواردن دەکاتن ئەوانەی کە خانیشتەکان کە ناسنەوە ماڵەوە لێرە دەمێنێتەوە واروها مرکزەشی تەندروستیشمان هەیە لە بەیانی ساعات 8 دەکرێتەوە هەتا مەغریبی لێرەنا و ئیسعافیشماندا زۆر سوپاسی لێرە وەزیری تەندروستی دەکەم کە ئەوشتانی هەموو لەومان دابین کردیە ڕۆژانە دەیان چکو برێنەرێ ئەوانە ئێرە هەمویان بەتەمەنن نەخۆشی درێژخانیان هەیە دەیان لەو خانە نیشتینانە سەردانی سەرەکانمان دەکەن بۆ ئەوەی کە عیلاجی وەگرن و عیلاجەکانیش هەمووی بەلاشە بەبێ ئەوەی کە یەک فرسی بدەنێ بەڕاستی ئەوەش لە ئیمتیازاتەکانی حکوومەتی کوردستانە کە بۆ خانە نیشتینانی دابین کردیە. لە مەڵبەستخانەی عێراق لە واشنگتن پێشەنگایەک بۆ 7 هونەرمەندی شێوەکار و کارە دەستەکان کراوەتەوە کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی عێراق و بەرپرسی وەزە باڵوێزخانەی عێراق و بەرپرسانی ئەمریکاش ئامادەبوونە کارە هونەریەکان بەشێکیان تابلۆ و وێنە و پەیکەرن و هەندێکیشیان مێژووین و بەشێکیش لە کەلەپوری عێراقین و ئەمانجی پێشەنگاکە پیشاندانی کللتور و کەلەپوری عێراقە بە خەڵکی ئەمریکا بینەریە بین. لە باڵیۆزخانەی عێراق لە واشنگتن بە بەشداری ژمارێک لە بەرپرسانی باڵیۆزخانە بەرپرسانی ئەمریکا و هاوڵاتیانی عێراق پێشانگەیەک بۆ ژمارەیەک هونەرمەندی شێوەکاری و کاری دەستی کرایەوە لە ڕێگەی و چالاکیە مێژوو و کولتوری عێراق بە خەڵکی ئەمریکا ناسێنرا. gelek beşên Iraqê beşdar kirîne Avrîka nêzîkî 7 kesa beşdar bûn vêrê heket û berê xwedeyê hemî rengêt beşdariyet hunerî têda bûn her hosa van beşdariya hemiya ku ew mesaj hebû ku xû huner jî li Iraqê mumkin e gelek renga hebit. جێگری یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا کە میوانی سەرەکی پێشانگاکە بوو باسی لە دەوڵەمەندی عێراق لە ڕووی کەلەپور کردەوە کە بەر لە هەزاران ساڵ لەلایەن سۆمەری ئەکەدی و بابیلۆنەکان و لە چاخی نوێش لەلایەن هونەرمەندانی عێراقی بنیان تراوە زەختیشی لە پەیوەندی بەهێزی نێوان گەلی عێراق و ئەمریکا کردەوە. لە سەرەتای شارستانیەتەوە عێراق لە ڕووی کەلەپورەوە ناوچێکی گرنگی جیهانە ئەوەش لە فرەی دانیشتوانەکەی ڕەنگی داوەتەوە گەلی عێراق لە نەتەوە ئاینی جیاواز پێکاتوە هەمویان شانازی بە کولتور و کەلەپوری خۆیانەوە دەکەن و ئامانجی هاوبەشیش کۆیان دەکاتەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەماهەنگی بەردەوامی لەگەڵ لێکۆڵەر و شارەزایانی کەلەپوری عێراقدا هەیە بۆ ئەوەی بتوانن ئەو کەلەپور و مێژوە گرنگە بۆ خەڵکی عێراق و تەواوی جیهان بخەنە ڕوو. من زۆر شانازی بۆ هەماهەنگیەوە دەکەم. ئەو کەسانی لە ڕێگەی کارە هونەریەکانەوە بەشداری پێشەنگاکیان کرد بەشێکیان دەیان ساڵە لەو بوارەدا کار دەکەن هەشیانە چەند ساڵێکی کەمە دەستیان بەو کارە کردووە سەرڕای حەز و خولیان بۆ هونەری شێوەکاری هاوکات ئامانجیشیانە داهاتێکیان لەو ڕێگەیەوە دەستکەوێت. حەز لە ئیشی بەرد و جوولەری دەکەم تقریباً 27 ساڵ وەکو هیوایەتێکە لە بۆ من حەز دەکەم شتی جوان بکەم پێم خۆشەکە لەبەرکەن برێن ئەوە ئیشی کوردەکە ئیشی عێراقیەکە. تقریبا 2 ساڵە خەریکی گوارە و بازن و مروانکە دروستکردنم. بزنسێکی ئۆنلاینم هەیە زۆر خەڵک لەوێ ئەیکڕێ بە زۆربەی بۆ ڕەفیق و شتم دروستیەکەم ڕەفیق و خێزانەوە کەسانە. ئەو کارە هونەریانی لە پێشەنگاکەدا نمایش کراون ڕنگدانەوەی کولتور و هونەری عێراقین کە مێژووی هەندێکیان بۆ هەزاران ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە. باڵوێزخانەی عێراق کە ساڵانە چالاکی هاوشێوە بەڕەو دەبات ئامانجێتی لەلایەک مێژوو هونەری عێراقی بە دنیای دەرەوە بناسێنێت لەلایەکی دیکەوە دەیەوێت هاوڵاتیەکانی کە دانیشتووی ئەمریکان ئاشنای زیاتری وڵاتەکەیان بن. عیسا حەسەن،
کوردستان 24 واشنگتن. دێنە سەر ئەو تەوەری کە دەمانەوێت گفتوگۆی لەسەر بکەین کە کەمن لەمەوبەر لە سەرەتای پرۆگرام باسمان لە غیرەکردن کرد، بەڵام ئەگەر زۆر زیاد بکات ئەبێتە دڵپیسی. دڵپیسی هەندێک جار وەگوتم ناوی ئەنین غیرەکردن، جا ئەبێت جیاوازیان لە نێوانە بکەین. حاڵەتێکی دەرونیە کەسی یەکەم جا پیاو یان ئافرەت بێ بەرامبەر یەک نیشانی ئەدەن یان بە شێوەی جیاواز دەریابڕن بەرامبەر یەکتری. با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین دەگەڕێم وڵات. تۆ وەکو هاوڵاتێک بڕوات بە غیرەکردن هەیە؟ بەڵ. بۆچی؟ ئەی چۆن کەسی خۆشەویستیە ئەگەر غیرەت ناکە لەسەری چۆنە بی؟ نابی. باش پێشتر خۆشەویستە بۆ غیری لێ بکەی؟ بەڵێ. بۆ کارگە شێر بۆ خۆشەویستیە گەڕێنیتەوە؟ بەڵێ. غیرەکردن کارێکی باش نییە. ئەوانەشی کە لە ئێستا لە زۆربەی لە دادگاکان کە جیابوونەوە ڕووەدا کە حاڵەتی لێکرازاندن ڕووەدا تەنها غیرەکردن و کۆمەڵە شتی ترە. بۆیە من داوا لە چی لە ئافرەتان و چی لە پیاوانی شەکەم هیچ کاتێک غیرە بەرامبەر بە یەکتری نەکەن. ژیان لەسەر بنەمای خۆشەویستی و ڕێز و احترام پێک بێ گەلێ خۆشێکە لەوەی کە غیرەی لێ بکەیت و کە دڵی لێ پیسکەیت. غیرە دوو جۆر هەیە کە مرۆڤ بیکات. یەکەمیان لوتکە خۆشەویستیە، دوێمە حەسادەتە بەغیلیە. من ئەگەر غیرە لە کەسێ بکەم ئەنجامی خۆشەویستیە. بۆن منە لەگەڵ هەفسەرەکەمە یان لەگەڵ هاوڕێکەیە، بەڵام ئەمە ئەبێتە هۆی بێدەسەڵاتی خودی ئینسان خۆی لەبەر زاڵ نەبێ بەسەریە. بەڵام ئەگەر ئەوە هەبێ ئەو غیرەی نییە، غیرانی ئیرەی، بەڵام بەتابەتی بۆ ئێمە بابەتێکی زانستیە لەسەر ئیرەی منداڵ زیادی ئیرەیەکات. خۆی غیرەکردن لە خۆشەویستیەوە هاتووە. ئەگەر کەسێک مەسەن کەسێکی خۆش بوێ یان کەسێک بەلایەوە گرنگ بێ غیری لەکە، غیرەکردن شتێکی ئاساییە. نا غیرەکردن و دڵپیسیە بە لێک جیا بکرێتەوە. غیرەکردن لە خۆشەویستی و لە گرنگی پێدانەوەی، بەڵام دڵپیسی ترەوە شتێکە کە دەرمانی نابێ، ینی نەخۆشیەکە بێچارە سەرە. تاسە بڕوان بە غیرەکردن هەیە لەو کەسێک کە خۆشتەوێت. ڕابۆچوونی هاوڵاتیانمان بینی دەمانەوێت لەگەڵ پسپۆڕێکی شارەزای دەروون لە چارەسەرکردنی دەرونی کۆمەڵە پرسیار بکەین ئایا غیرەکردن خۆشەویستیە، دەربڕینی خۆشەویستیە؟ ئەگەر کەسێک غیرەی نەکرد واتە هاوسەرەکەی خۆش ناوێت. غیرەکردن بەس لە نێوان هاوسەرانە هەیە. هۆکارەکەی چییە؟ چۆن چارەسەری بکەین؟ لە چه ئاستێکا پێوترێت غیرەکردن و ئەگەر چه ئاستێکی تێپەڕان پێوترێت دڵپیسی؟ ئایا ئەبێتە هۆی کێشە بۆ هاوسەران؟ ئەمانە هەر هەمووی لەگەڵ ئامان شکوور ماستەر لە چارەسەرکردنی دەرونی ئەم بەیانە گفتوگۆی لەسەرەکەی. بەخێر هاتی بژی سپاس دەکەم. غیرەکردن خۆشەویستیە؟ دەربڕینی خۆشەویستی بەو جۆرەیە؟ غیرەکردن هەموو ئینسانێکی تەبیعی غیرەکردنی هەیە، بەڵام ئەگەر لە حەد بەدەر بوو ئەبێتە دڵپیسی. و غیرەکردن کەسێکت خۆش بێ فعلەن غیرە ئەەکەی، بەڵام دڵپیسی خۆشەویستی نییە. یعنی کەسێکت خۆش بوێت ئەبێ غیرە بکەیت. باشە جیاوازی نێوان غیرەکردنێک کە نیشاندەری خۆشەویستیە لەگەڵ دڵپیسیە کە دیسانەوە هەر ئەڵێ لەبەرێکە زۆرم خۆشێ ئەمێ بەس هی من بی بۆ کەس نەبی کەس لێتەوە نزیک نەبێت، چۆن جیاوازیان بکەین؟ یعنی کەسێک زۆر خۆش بێ لەگەڵ غیرەکەیەک تەبیعی مەبەست. غیرەکردن لەگەڵ دڵپیسیکردن چۆن جیاوازیان نەکرێت؟ هەردووکیشان ئەڵێ ئەمە خۆشی کەسەکڵێت من چونکە زۆرم خۆشەی غیرەت لێکم، ئەڵێ چون دڵە لێپیسەکەم زۆرم خۆشەی بۆیە دڵە لێپیسەکەم. هۆی غیرەکردن لە حەدی تەبیعی بۆ نمونە ژنەکە پیاوەکەی ڕاتە دەرەوە تۆزێ تاخی دەبێت، تۆزێ نیگەرانە بێ قەلەقی دووە دروستە بێم، ئەمە غیرەیەکە چکە ئەو کەسی خۆشەوێ. بەڵام ئەگەر لە حەد بە دەربوو هاتەوە بڵێ بۆ تاخیر بووی لەگەڵ چیا بووی لەوای خیانەت لێم کرد بێ، ئەمە ئەبێتە حاڵەتی دڵپیسی. یعنی دڵپیسی لە حەدی وەسەط تێئەپەڕێت. ئەتوانی ناوی بنین نەخۆشیێکی دەرونیە؟ نا، خۆی دڵپیسی نەخۆشی نییە، بەڵام ئەتوانین بڵین هەندێک کات هۆکارە بۆ نەخۆشی و نیشانەی نەخۆشیە. چۆن مەبەستمان ئەگەر هات و دڵپیسی بەردەوام بوو ئەو کەسە تووشی دڵە ڕاوکەیە بێت، تووشی قەلەقیە بێت، تووشی خەمۆکیەکات ئەم دڵپیسیە. و هەندێک کات نیشانەیە مەبەستمان چێلەوە ئەمانی کە شخصیەتی پارانۆیدیان هەیە، یەکە لە نیشانەکانیانەوەی زۆر گومانەکەن، بە تایبەتی لە کەسە نزیکەکانم بۆ منەگە زەواجیان کردبێ لە خێزانەکەی گومانێکی زۆری لێکاڵی خیانەتی لێم کردووە، ئەم کەسەش بەواقعی ئەیبینێ، ئەو بیر و باوەڕی هەیەی بەواقعی ئەیبینێ
زۆر جار سەرکێشێ بۆیە ئەو خێزانەکەی بکوژێ یان تەلاقی بدات ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە نیشانەیەکە لە نیشانەکانی پارانۆید یعنی خودی خۆی دڵپیسەکە نەخۆشی نییە ئەکرێ نیشانە بێ بۆ نەخۆشی و هۆکارێکیش بێ بۆ نەخۆش واتە ئەکرێ وەهمێک لە لای کەسەکە دروست بکە شتێک نییە بوونی نییە بەڵام ئەمە نە وەهمەکەی لە لای خۆی دروستەکات کە ئەو شتە بەڕاستی ئەبینێ بەڵێ ئەوە لە حاڵەتی وەکو گوتمان لە حاڵەتی پارانۆید بێت ئەگیناوەکو تەبیعینە ئەو حاڵەتێنی باشە هۆکارەکانی دڵپیسی چی؟ ئەوی هۆکاری دڵپیسی هۆکار زۆرە یەکێ لەوانە گەر بوون منەوە کەسە کە زەواج دەکات پێشتر تەجروبەی هەبێت خۆی تەجروبەی خیانەتی هەبێت کەسێکی هاوڕەیەکی زۆر نزیکە خیانەتی لێ کردووە خۆشەویستی کردووە کە ئەو کەس خۆشەویستەکەی خیانەتی لێ کردووە یان بۆ نمونە لە دایک و باوکی خیانەت ڕوویداوە یان کەسە نزیکەکانی خیانەتی بینیوە ئەمە وا ئاکات تەسیری لێدا بنی هەمیشە لە بیری ئەوە بێ ئەم زەواجەی ئەو بۆ هەیە بە شکست و بە خیانەت کۆتایی بێ ئەمە یەکێک لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە بۆ نمونە فعلەن ئەم کەسە هاوسەرەکەی ڕەفتارێک ئەنوێنێت ئەو کەسە گومانی لێ بکات یعنی ڕەفتار نواندن بۆ نمونە کۆمەڵی سنوور هەیە و کەسایەتی هاوسەرەکەت ئەناسی چۆنە ئەزانی بەچی غیرە ئەکا بەچی دڵی پیسە بێ نابێ بینوێنی کە نوان بۆ ئاکات فعلەن گومان دروست بێ باشە بەڕێز ئەوانە لێرە پرسیارێکم بۆ دروست بوو هەندێک لە خانمان هەیە ئەبینێ مێردەکەی غیرەی لێ ناکات یان هەندێک لە پیاوان هەیە ئەبینێ خێزانەکەی غیرەی لێ ناکات بۆی کە بیجوڵێنێت جاری وایە شتێک ئەکات بەڵام مەبەستی ئەوە نییە کە بەڕاستی ئەو کاری کردبێت بەس بۆی کە بیجوڵێن ئەوە دروستە بۆی کە بڵێ با غیرەم لێ بکە بزانم تا چەندێک غیرەم لێەکە زۆر جار بووە وچێتی هەر حەزەکەم بزانم تا چەندێک ئەو هەستەی هەیە هۆکارەکەی لە چیەوە ئەگەڕێتەوە هۆکارەکەی لەوەیە کەسی بەرامبەر هاوسەرەکەی ڕەفتارێکی نەنواندووەکە 20 سەلمێنێکە خۆشی ئەوێت ئەم ئەوێ بزانێ ئەو تا چەند ئەوی خۆشەوێ ڕەفتارێک ئەنوێنێ بزانێ هەستی ئەزوڵێ بزانە غیرە ئەکات بزانێ چونکە غیرەکردن وەک وتمان ئەگەر غیرە نەکە ئەو کەسەوە هەستەکە هاوسەرەکەی کە دیارە ئەوی خۆش نایە بۆیە غیرە ناکە یعنی غیرە بۆیە هەیە دیارە پێویستە بەڵام وەک وتمان هەموو شتێ لە حەد بەدەر بێت ئەوە بێتە کێشە دروستە بەڵێ وتمان خوێ ژیان بەڵام ئەگەر زۆری کرد ئیتر ئەوەندە سوێرە بێت وەکو خواردن ناخورێت ژینگە تا چەندە کاریگەری هەیە لەسەر غیرەکردن و دڵپیسیسە بۆ نمونە ئەبینی خانمێک لە ماڵی باوانی زۆر لەگەڵ خزم و کەس و کارە نێرینەکان پیاوەکان سوحبەتی هەیە قساکات دانیشێت بەلایەوان و ئاسایی بووە لەگە کوڕەمام و کوڕە خاڵ و پور بەڵام کە هاوسەرگیریە کات ژینگەی پیاوەکە وەکو ئەم نەبووە ئەمە تێکەڵاو نەبوونەوەکو ئەوان زۆر لەگەڵ کچەکانی خزم ئەم ئەبێتە هۆکار ئایا ژینگە تا چەند ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەرەوە و تا چەندە پیاو دەتوانێت ئەم حاڵەتە کۆنتترۆلکە یا ژن نەتوانێت ئەم حاڵەتە کۆنتترۆلکە بۆی لە دەروناسی ئەو شتانەی کە بڵێن نەختوشی نەخۆشییان شخص دروستبوونی شخصی دووشتە کە دروستی ئەکات یەکەم بۆ ماوەیە دوم ژینگە بۆ واتانی ژینگە ڕۆڵێکی گەورەی هەیە لەسەر دروستبوونی ڕەفتارەکانمان باش بەنسبەت ئەوەی کە جەناب شتان وتان ئەوە پەیوەندی بە شێوازی پەروەردەکردنەوە هەیە بۆیە پێش زەواج پێویستە کەسی بەرامبەر بناسی بزانی شێوازی پەروەردەکردنی شێوازی بیرکردنەوەی چووکە دوجار ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی کێشە یان جیابوونەوە ئەگەر بێت و دوو پەروەردەی جیاوازتانە بکە نمونەیە کە ئێوە باستان کرد ئەگەر ئەو لە خێزانێکی کراوە هاتبێ و لە خێزانێکی داخراو بێەوە پابند بێ بە ئاداب و کولتوری کۆمەلگاکەوە قبوڵی ناکات یعنی بۆ نمونە ببینێت خێزانەکەی لەگەڵ ئامۆزاکەی تۆقاکە یەکتری ماچەکەن و تێکەڵە بن ئەم گومانی لا دروستە بێ لەبەر وا پەروەردە نەبووە نەشی بینیوە لە ئایلەکەی خۆی گومانی لا دروستە بۆ ئەو کەسی پێشتر خۆشویست بێەوە ئێستا خۆشی بێت یعنی ئەمەوە سەر ئەکێشێ بۆ گومان و دڵپیسی باش چارەسەری هەیە غیرەکردن با بڵێ غیرەکردن ماقسە قاوەڵی خۆشەویستی تا ئاستێکی مام ناوەت بێ بەڵام دڵپیسی چارەسەری هەیە بەڵێ بەتەکیدی چارەسەری هەیە چکە ئەمە نەخۆشیش نییە ئەگەر ئەو کەس ئامادە باشی هەبێ بەڵام باشتر وا بچێ بۆ لای چارەسەرکاری دەرونی بۆ چارەسەرەکە ئێستا چارەسەرەکان باسکەیان هۆکارەکانیش تاو بکەم با هۆکارەکانمان بۆ تاوکە جادواتە چینە سەر هۆکارەکان وتمان تەجروبەی تاڵی ئەو کەسە باشە یاخود گومان بابکە خۆی گومان دروست بکات وەلایەکی تر کەسانی دەوروبەر زۆر نەرێنی بیر بکەنەوە چکە گومان لە چیەوە دروستە بیرکردنەوەی نەرێنیە هەموو ڕەفتارێک بیرکردنەوەی لە پشتەوە ئەم بیرکردنەوە نەرێریانەوە ئاکات کە ئەم کەسە ئەم ڕەفتارە ئەم بنوێنێت کەسی نەرێنی زۆر لە دەورا بێ ئەمە کۆ بێتەوە ئاکات ئەم بیرکردنەوەت بۆ دروست بێ لایەکی تر هۆکارێکی تر وەکو پێشتریش باسم کرد شخصیەتی پارانۆید ئەمە نەخۆشیەکە شڵەژانێکە شخصیەتی پارانۆی خۆی چییە؟ پارانۆید ئەو کۆمەڵی نیشانان هەیەکە لەوانە کە گومانەکەن لە دەوروبەری ئەمە نەخۆشیەکە گومانەکە لە دەوروبەری ئەڵێ ژەهر کراوەتە خواردن مەمە نەخۆشیە یعنی ئەمە زیاتر بۆ ماوە ڕۆڵی هەیە تووشی ئەو نەخۆشیە بێت وە ژینگە
ئەم نەخۆشیەوە کات کە بۆی بڕاقسێنە تووشی نەخۆشیەکە واتە بێ متمانەبوون بە دەوروبەر. بەڵێ یەکێ لە خاڵە ئەساسیەکانی ئەو کەسی تووشی پارانۆیتە بێ متمانەی بە سواردەوری نامێنێ بۆ ئەڵێ ژەهریان کرۆتە خواردنەکەم خێزانەکەم لەگەڵ کەسێ دەستی تێکەڵ کردو ئەوێ ژەهر بکات بمکوژێت یان خیانەتم لێ کات لە گومانی بەردەوامە ئەو گومانی کە هەیەی لەلای ئەو واقعە بۆیە ڕاستەخۆ بوونە ڕفتارێکش ئەنجامەدا بۆ هەیە بچێخی خێزانەکەی بکوژێت یاخود بوون تەلاقی بدا لەبەرەوەی فعلەن باوەڕی بۆ باوەڕی کە هەیەی ئەم لە واقع زیابووەتەوە. باش هۆکارێکی تر خواردنەوەی مەشروبات و مادە سڕکەرەکان بە ڕێژەیەکی زۆر بەکار بهێنرێ هەندێک زار بۆ هەندێک کەس ئەبێتە هۆکارێک بۆی ئەم بیرکردنەوەی بۆ دروستە بێت چکە ئەم کەسە لە واقع دروستە بێ یان کۆمەڵی خاڵاتی بۆ دروستە بێ بیرەکەوەتەوە کە هاوسەرەکەی خیانەتی لێکە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان و هۆکارێکی تریش بەناس پەروەردەکردنی منداڵە زۆر بەناس پەروەردەی بکەیت ئەمەوە ئاکادبوونە دایک و باوکەکە بە منداڵی هەم شتێکیان بۆ جێبەجێ کردووە دڵیان نەشکاندووە کاتێک کە زەواجەکە ئەم کەسە وا چاوەڕێکە لە خێزانەکەی ئیش هەموو شتێکی بۆ جێبەجێ بکە بۆ ئەگەر ئەوی خۆش بێ دەبێ هەموو شتێکی بۆ جێبەجێکە بەڵام ئەگەر بۆ جێبەجێ نەکە شتێکی پێوت بە قسەی نەکە ئەم کەسە گومانی لا دروستە بێت دیارە منی خۆش ناوی یان کەسێکی تری خۆشەوێ بۆچی شتەکانم بۆ جێبەجێ ناکە وا پەروەردەکراوە پەروەردەکردن زۆر ڕۆڵی گەورەی هەیە و ئەوەی پێشتریش باستان کرد دوو پەروەردەی یعنی لە دوو خێزانی جیاواز کەسی لە عایلەیەکی کراوە یاخود داخرا بێت یان هۆکارێکی تر خۆشەویستی لە ڕادەبەدەر ئەگەر کەسێک لە ڕادەبەدەر خۆش بێ پێشتریش باسم کرد شتێ لە حەدی وەسەط تێپەڕە خراپە باش نییە کەسێک لە ڕادەبەدەر خۆشویست و ئەکات هەوڵ بدەی ڕفتارەکانی کۆنتڕۆڵ بکەیت هەمیشە لەژێر چاودێری تۆ بێت نۆکو شتێ بکاتەوە بەدڵن نەبێ هۆکاری چییە کە تو کەسێک زۆر خۆشویست لە ناختا ئەگەر وا بیرەکەیتەوە لای خۆشت هەستی پێ نەکەی ئەگەر ئەم کەسە من بەجێ بڵێ ناتوانم ژیان بکەم حەز بە تەنایی بۆ دروستە بێت لەبەرەوە هەمیشە لە قەلەقی لە دڵە ڕاوکەیە ئەژەی نۆک ئەو کەسە تۆ بەجێ لەبەرەوە هەوڵەدەی کۆنتڕۆڵی بکەیت هەمیشە واعەکەی ئەو کەسە لێ ئەمەش سەر ئەکێشێت ئەسڵەن بۆ جیابوونەوە لەبەرەوەی ئەگەر زۆر کۆنتڕۆڵی بکەیمەوە خۆشەویستی دروست نابێت بە خۆشەویستی دروست نەبوو ئەم کەسە هەوڵەدا لە شوێنی کە خۆشەویستە بەدەست بێنێت باش کاگاڵان دڵپیسی ئەهێنێت بۆ نمونە خانمێک ئەسڵەن دڵپیسی نییە بەس مێردەکەی ئەمەندە دڵپیسی لەگەڵ ئەکات زۆر جاریش بیستومانەوە ئەڵێ چونکە خۆی وایە بۆیە وا دڵی لە من پیسە یان بە پێچەوانەوە وا ئەکات کە دڵپیسی بێنێت مادەم تۆ دڵم لێ پیسەکەی منیش دڵە لێ پیسەکەم دیارە خۆت ئەو ڕفتارانت هەیە بۆیە چاڕوانی ئەواکەی لە من ئەترسیا خۆت گومانت هەیە کە من ئەو ڕفتارم هەبێت مەبەستم ئەوەیە هەندێک جار کەسەکە دروستە خۆی ئەو ڕفتاری هەیە بۆی لە خانمەکەی ترسێت یا خانمەکەی ئەو ڕفتاری هەیە بۆی لە مێردەکەی ترسێت یان بە پێچەوانە ینی بەرامبەر بە یەکتری فعلەن ئەوە هەیە تو زۆر جار خۆت ڕفتارێکی تایە بۆیە ئەو هەوڵەدەی بۆ گومانت بۆ دروستە بێ نەوەکو کەسی بەرامبەر هاوسەرەکەت ئەو ڕفتارە بنوێنێت بەڵام هەندێک کات ئەوەش نییە وەکو گوتمان ئەو هۆکارانی کە پێشتر باسمان کردووە و ئاکات ئەم دڵپیسێت بۆ دروست بێ ینی ئەمە هۆکارێکە بەڵام شەر نییە 100% وا بێت باش پێشێکە بچینە سەر چارەسەرەکان خۆت تەنیا دڵپیسی لە نێوان نێر و بەیانیە کە هاوسەری یەکتری بن هەندێک جار لە نێوان نێر و مەیەکە کە خوشک و برای یەکترین هەندێک جار لە نێوان دایک و کچەکەیە دایکەکە دڵی پیسەنەوە کچەکەم فڵان ببێتنەوە شتێ بێ بیان بخۆت براکە زیاتر زۆر جار برایە ئەو دڵپیسی ئاکات ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە خۆی ئەم دڵپیسی و غیرەکردنە هەندێک کات جیاوازی دایک و باوکە بووم گرنگی بە یەکیشانەدا گرنگی بەوەی تر ناداوە ئاکا غیرەی بۆ دروست بێ حەسوودی بۆ دروست بێت و هەندێک کاتیش ئەو کەسە خۆی بۆ نمونەوە پەروەردەیان کردووە دایک و باوکەکە بۆ نمونە زۆر دڵپیسی و غیرەیان هەیە منداڵیش لە ژینگەکەی لە نزیکترین کەسی دایک و باوکێتی و ئەکات ئەم منداڵە بە تایبەتی خۆتان کوڕەکات لە خوشکەکانی دڵی پیس بکە هۆکارەکەی وا پەروەردە کراوە کە وا پەروەردە کرا هەمان شتی لێ چاوەڕێکرێت ئەم حاڵەتە دووبارە بێت باش ئەنجا با بێنە سەر چارەسەرەکان چارەسەرەکان چی چۆنەکرێت چارەسەر بکرێت وەی چارەسەر یەکەی لەوانە بۆ نمونە و کەسە ژنەکە پیاوەکەی ڕاتە دەرەوە بیرەکاتەوە لەوەیە وا هەز بکات کە خیانەتم لێ بکات ئێمە لێ ئەپرسین ینی پێ ئەڵێن لەم کاتانەیە لەم حاڵەتانەیە لە خۆی بپرسێت بەڵگە چییە کە تو وا بیر ئەەکەیتەوە بێ بەڵگەیەک شتە بێ ئەگەر عادەتەن ئەمانە زۆربەی بیرکردنەوەی بەڵگە شتێکیان نییە بەس تەنها گومانبردنە و ڕێگاکان تریشمان بۆ بدۆزێتەوە بۆ واتایەکی تر ئەمانەی کە تووشی ئەم حاڵەتە بن زۆربەیان
تەنها یەک ڕێگا ئەبینن ئەگەر ڕێگاکانی تر ببینن بۆ نمونە بۆ هێچوو بۆ بازار بۆ هێچوو بێ بۆ لای هاوڕێکانی بۆ هێچوو بێ بۆ شوێنێکی تر یعنی ئەم ئەگەر احتمالەکان تر لەبەر چاو بگرێت ئەم کاتە ئەم گومانەی کە هەیەی کەمە بێتەوە چکەتو ئەم کە ئاڵێ چوە بۆ ینی 100 لێ بەڵام ئەگەر ئەمانێتتر بێ احتمالی ڕوودانەکەی کەمە کاتەوە ئەکات گومانی کەم بێتەوە یەکێکی تر ئەوەیە کە با بڵێن خۆی لە شوێنی هاوڕەیەکی دانێ بۆ نمونە بڵێ ئەگەر هاوڕەیەکم حاڵەتێکی وای بەسەرا هات دڵی پیس بوو خۆی چ چارەسەرێکی بۆ دانێ عادەتەن کە تو بۆ خۆت بێ شتە سلبیەکانە بینێ بەڵام بۆ کەسانی تر چیەکەی دڵێ دەیتەوە شتی ڕێگای باشی بۆ دانێ لەم حاڵەتەیە ڕێگا چارە بۆ هاوڕێکەی دابنێت ئەمەش هۆکارێکی یارمەتە دەرە بۆ چارەسەر یەکێکی تر بۆ کەسانی نزیکی کە جێ متمانە بێ کە ئێمەش ئەڵێن نزیکترین کەس بۆ جێ متمانە عادەتەن بۆ لای چارەسەرکاری دەرونی بۆ ڕاباشترە بۆی باز بکە ئەم حاڵەتی کە هەیەی ئەم بیرکردنەوەی کە هەیەی بۆی باز بکە ئەما بێتە خۆ بەتاڵکردنەوەیەکی دەرونیە ینی باری سەرشانی سوک ئەکات و هاوڕێکی کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵی ڕێگا چارەشی پێ پیشانەدا و هۆکارێکی تریش وەرزشکردن و یاخود میدیتەیشنکردن ئەمانش هۆکارێکی یارمەتی دەرە بۆ ئەوەی ئەو گومانەی نەهێڵەوە زیاتر بۆ نمونە ئەو بیرکردنەوەی نەرێنی کۆمەڵێک خۆی بیرکردنەوەی باش شتی باشی بەدوادێ بیرکردنەوەی نەرێنیش بە هەمان شێوە هەروە شتی خراپی بەسەرادێت کاتێ میدیتەیشن ئەکات میدیتەیشن مەبەستمان لەوەیە دوو زۆری هەیە زۆرێک لەوانەیە مەبەستمان فۆکەس ئەکاتە تەرکیز ئەکاتە سەر بۆ سەر یەک شت یان سەر یەک لایانی جەستەی ئەمەوە ئاکات ئەم بیرکردنەوە نەرێنەی کە هەیەی ئەم زنجیرە بەدایەکە بیپسڕێنێ ئەمەوە ئاکات ئەم بیرکردنەوانەی تا حدێک کۆنتڕۆڵ بکرێت و بیرکردنەوە گومانەکانی کەم بێتەوە و یەکێکی تریش چوونە دەرەوەی لەگەڵ بۆ منە هەفتانە لەگەڵ ئایلەکەی بڕاتە دەرەوە ئەمەوە کە زیاتر لەکتری بەڵێ لەکتری حاڵی بن و کێشەکانی بۆکتری باسکەنەوە خاڵی کۆتاییش هەوڵ بدا و کەسانە فراغیان کەم بێت بیرکردنەوە لە 170 بیرکردنەوەی یعنی هەبوونی فراغ بەتەنیا دانیشتن لە 170 بیرکردنەوەی نەرێنیت بۆ دێنێ بۆیە هەوڵ بدەی فراغت نەبێت چالاکی و کار بکەیت و بەشتی بەسوود خۆت مەشغوڵ بکەیت زۆر باشە سپاس دەکەین ئامانشگور ماستەر لە چارەسەرکردنی دەرونی سەبارەت بە دڵپیسی و غیرەکردن و هۆکارەکان و چارەسەرەکانی گفتوگۆمان کردن بەیانی لە بەیانی 24 سپاس بۆم دەرفەتە ساکار لە پاش تەواوکردنی خوێندن بۆ ماوەی 2 ساڵ بە ڕێگای ئۆنلاین دەستی بە فرۆشتنی شیرینی کردووە چەندین جۆری شیرینی جیاوازی دروست کردووەوە لەو ڕێگەیەوە زۆر بە باشی کارەکەی ناساندووە ئێستا دوکانێکی خنجیلانە و بچووکی هەیە نمایشکردنی شیرینیەکانی لەوێ دەکات و بەهۆی ئەوە 3 کەسی دیکەش بوونەتە خاوەنکار با پێکەوە ببین. سەرەتا لە ماڵەوە دەست پێ کردووە بە ڕێگەی ئۆنلاین تەڵەبەکانم هەر لە ڕێگەی ئۆنلاینەوە وەرەگرت دواتری بەگەاندن ئەنگیان لە دەستیان هەنێک کەسی شە بۆ حەزێ کرد خۆی بێتە بەردەرگا وەریگرێت ئاسایی بوو هاتنە بەر دەرگا وەریانەگرت بەشەکەشم کشت و کاڵم تەواو کردووە هیچ ڕەبتی بە کارەکەمەوە نییە ماوەی 2 ساڵ زیاتر لە ماڵەوە کارم کردووە دواتر لە ڕێگەی ڕێکخراوێکەوە هاوکاری کراوم و ئیشەکانیان بەدڵ بۆ ئیشەکەمیان بهێنامەوە تا دەرەوە شیرینەکان ڕۆژانە لێرە هەمویان خۆم دروست یەکەم و 3 کارمەندم هەیە هاوکار من بەڵام خۆم ئیشە سەرەکیەکانی دروستکردن هەمووی خۆم یەکەم کێکی بۆنەکان بە هەموو بۆنەکانەوە کێکی چکولێتە کە لێرە تازەیە خشخشە حەلیباردە کە شیرینێکی زۆر تازەیە و خەڵکی زۆر پێی نامۆیە لەگەڵەوە شاخواستی زۆری لەسەرە کێکی ترالیچەیە دیسپاسیتۆیە ماگنۆلیایە کەویش تازەیە و هەر خۆم 2 هەفتەیە ئەمەیانم ئیزافە کردو تقریباً و خواردنەوەی گەرمە ئێستا ئەمەوێ بۆ یەکەم جار قاوەی گوێز بێنم کە تا ئێستا نەهاتۆتە ئەم شارەوە
ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری بەسەر شێواز و چۆنێتی ژیانکردنێت بەهۆی دەرکەوتنی مۆدلی نوێ لە جلوبەرگیش خواستی جلی کوردی لە ناو پیاوان بەداخەوە کەمی کردووە. جا کە لە پورناسان و لێکۆڵەرانی کولتوری پێیان وایەکە ئەبێت هەوڵێکی گشتی هەبێ بوو ئەوەی جارێکی دیکە ئەو ڕەسەنایەتیە بگەنڕێنرێتەوە بۆ ناو جلوبەرگی پیاوان و هەندێک جاش باستەوەکەن بۆیە نایکڕن و لە بەری ناکەن چکە نرخەکەی زۆر گرانە. زێرەوان وڵاتیەکی خەڵکی ئاکرەیە ڕۆژانە بەریا و لە ماڵ دەربکەویتن دەوێت ئەو خەملا خۆ ئەب جلوبەرگین ڕەسەنین کوردی بکەتن. بگرێدانا شالو شیتکێ ئەدگەل لە بەرکردنا چۆخکە هەریە و گرێدانا جەمەدانیە ئەوی دوێتن خەملا خۆ بکەتن و ئەڤی ئەوای بچیتن ناوا بازاری کو لە دەفی ئەوە هەنێ حەژێکردنەکە تایبەتە. هروك از وجل كيد كردي وجل كون نكمل برخو بينهم النهي بينهم الطعنت بين إلا وجل كوب كامل جل بابو بيرات كردي جل قالك من قالك كيفيته از قالك حاجة كامو قالك خلك يعني تنشلو جامد كيشن بخطو وجل كيد كردي هكا إيك بيش تمام مثلا بانطلون قميص صوف كي بينهم الطعنت بين يعني صوف كازي بيجل كم سرارای وی که کجلوبرگی کردی خودان شوازه که گلک جوانه لی گلک جاران دهتا گوتن کبهای وانا یک گرانه اوهانه لدف دریار کران برو واجی دهتا شلو وکرن. مثلا جلکت کردی گرانینه ناو واجر مدای گرانی مثلا جلکت کردی تو بچی قاطع کی بکری افندی یا تیشرت کی بکری احتمالا تو حتی $300 ببای $320 بچید یه مجوان ترین استایل دیتا درین باجر آکره ناگهی تا $100. اتهم بری و چند دا کن حال برکرنا جلوبرگین کردی لدف ظلامانیا بربک که میوه چید ادوی آلیدا و کولره که دد دیار کرن که سدن پیدا بونا گوهارتنانه اتناواش جانه دا. بوچیه نزال جلک از وجه نظر من جلوبرگ کردی اقدام خلکیت کره حاجت تید پیوه هبون یعنی بونو من جمدانی خوب آراستم و سرمایه و گرمای شیط گریدان چونکی کاروانی بو شوانکار بو تش بو کار پیتات نکرن اوی جلکه هیدی اف کار پینای نکرن زیده تر جلک نوکه بیه شواز جوانی هلگرتی کو اگرچه اف جلوبرگه ناسنامه یا ملتی کردن لیوکه دهتا گوتنود دیتن روش لدی فروژه اف ناسنامه هنه یا بر بوندابونه و چیتنو تنه اتناوه هل کفتو بونه آندا بباشی لبرچاوان دکوید. سرارای ویه که جلوبرگ کردی خدان شوازه که گله که جوانو جهاتیه لی روش بو روژی وکتی تدیتن اتناوه کمالگه کردواری دال برکرنا وی جلوبرگی یا برف که میوه چیتنو اوهانه جیل جنب بسپوران جبو گورانکارین سردمی تیتا و گراندن. آری حسین کردستان 24 آکره. بەڵێ دروستە کە ئێستا ئەو ڕاپۆرتەمان بینی و زۆرێک لە قوماشەکان باس لەوە دەکرێت کە تەنانەت نەک قوماشەکان هەر جلی و بەرگە کوردیەکەش لە وڵاتی ترەوە هاوردە دەکرێت بەڵام ئەو با لە یاد نەکەین کە ئێمە هەر لە کوردستان جۆرە قوماشێکمان هەیە بەستەنیا لە کوردستانە هەیە کە ویش قوماشی شاڵەوە دروستکردنەکەشی بەدەستە و زەحمەتێکی زۆریشی هەیە. جا ئەم بەیانیە لە زاخۆ ئیسلام یوسف لە کۆمەڵگای بێرسڤی لە زاخۆ ڕۆمیۆ چەلکی وەستای دروستکردنی قوماشی شاڵی لەگەڵایە کە باسی چۆنەتی دروستکردنی قوماشی شاڵی کوردی و خواستیشی لەسەر ئەکەن. بەیانیت باش ئیسلام هیوادارم کە باش بیت. جا ئیسلام باسی ئەوەم بۆ بکە لە جلوبەرگی کوردی ئێمەی ژنان هەر کامێکمان هەر نەمان بێ نەمان بێ 3-4 دەستمان هەیە. جا نازم ئێوەی پیاوان ساڵانە چیەکەن بەس خودی تۆ بۆ خۆت چەند دەست جلی کوردیت هەیە و ماشەڵڵا بەژن و باڵاشت بۆ جلی کوردی 20 لەسەر 20 10 لەسەر 10 100 لەسەر 100. گەلێک سپاس سوڤان سپێدەتەوە هەمی بینەرێن کوردستان باش بتن ئەسلی کۆمەلگەها بێرسڤ کۆمەلگەیەکە مەسیحی و مسلمان نشینە
و از بخواهشم بجم که از خلقی و کمالگاه مجبر 25 سال جیه خوام الویره در باز کرین الوی کمالگاه هر جدایک بونه حتی که بویم 25 سالی تکلی اکا باش شما بران مسیحی هیا پک و جیان اکا گلکی مکم الوی کمالگاه هیا و که میناکه که بچی که کردستانه الویره کومکا مسیحیان هنه کد بجنه دیاری آشورینه و کلدان جهنه لی کلدان کیمی وی کاری ناکن بس آشوری کار درست کرنا وی قماشید کنید کن بجنه قماش شل و شب کانیان برگیزان بتری آوان جی خلکی گنده چلکنه آلیه دورا برواری بالا هلبت وی قماشی و درست کرنا وی جی گلک قناخنه حتی کش پشتا بجن چیران ود کن جوره که بزنان هیم بجنه چیر میه و تینن تشون و شد کن و ترسن و پشتی هنگه حتی دگه حتی قناخه که اوراد چینن السر جاده و پاشی تیتا قناخه بیره اوه ایکشوان قناخه ششی بو هفته شنیکا تیتا فیره کد گل حوال خواه رومیوی از بحث لید که متشمجر و اوه او کارگه های او کو قماش تیتا دروس کرن تیدا جبلی و قماشه که تا گوتی اجدر فی ولاتی تید لی اوه قماشه که خمالیه به وی رنگه و که من بحث کرا سوفان پشتی تیتا شیشتن او میه کش بزنان تیتا وکرن تیتا شیشتن و تیتا شکرن و تیتا راچاندن و جاردی تری پاقش کرن و رنگ کرن و تیتا بربیره ویره آماده چکرنید بدن پشتی وی قناقت بتا قماشه که آماده کردی اجبوی جلو برگن شلام بجن شل و شب کانیان برگیزان اگر رمضان تهنده که بیه پیش اوه قناقا کو اف بجن وکه دزی دیاره برطرف دکه اوه لیل دماهی که الوی قناقه اوی آواید بتا قماشه که آماده کردی لی اوه جدی سانه دماهی که قناقه سووان جبر کو جار دیتی تا شیشتن و کشان و حلی کرن و حتی کو تیت بردسته بجن درینگه ها دریارا وی تیتا کرن از بسریانی سلاوی دکم قوی تاویلو فردای سبا بخیم مخیار اوه سوان وقت برای که شوله کت کتن بسریانی تو بجی خود قواتا تا بدتن بجنه قوی تاویلو رومیو اگر هم بحث بگن جرا متى راستين فيس بي دي متزيش قورا كرت بخاص بيدا وصازي شولناك قناغت کو اف قماش پیدا تید حتی ویره تید درست کرنه چندن اگر بیراتا بت ایکی ام بحث بکن حتی گهت ویره که هم بجنه بیره بر کارگه هوا و بتا قماش بله برا پا هماش پشتا چیره ود کن دوت شرن شون شد کن تریسن اوه بی ریس حجکو حاضر اوه پینچ پشتی اینگه هم تراچینن گرید کن هم تیخم بر بیره حسب که حتی ویره شش هکرمه ایکش بیر نکره بد آن ایکش بری ایکی مگوته بد حتی ویره آشمه و 6 مرحله آن 7 نزیدتر بله باش یعنی ب7 مرحلات گهد ویره الویره زحمتای چیه چنده هینت مینم پی و هر دسته که بونمونه تا گوت نزیک هی وکمت مینم پی و او پشتی وی چند مرحله خود پشتی وی 2 مرحله همامت شون آن قالب ایدن و دبت حاضر بود دریاری حجکو بله باشه القناغه که بری وی تیت رنگ کرن جهین رنگی دنه خود وی جاو حالت زانج بری وی نعمانی هم کش رنگت کن و حاضرت کن وی جان دک جارا برویره دک خرابت بن خیش درد کبن توی حالت ایدا پشتید بد قماجی هم رنگت کن باشه کاره که بسانهی آن زحمته خود چه بیجم تا با زحمتی همه هر کاره که دا های همه نه اوتن بس وی جاوا پتر دقه پید ویت و فلان بله و داخازیل سر هیا مگوته تا هر دستی مثلا بجمع تا وگاوه بومن دسته که چه که تو ده چند مینه پیوه خود بربیره هم 3 روزه حتی 4 روزه نه هنده جارا 2 روزه جی بس یعنی وکشت حتی 4 روزه وقت طالبی جیل سر هیا باشه نه بربیره همی ایک جاری چند ماولا اش دست پیکی و حتی خلاصت به تقریبا های وقت بید بید های وقت باش اگر هم بحث البهایوی بکن یعنی من خلق دیتی و گاوت راپورتا که مجد دست جلو برگین کردی حتی $100 شدن اوه که قماشش چینه تیتن اش ایران تیتن سوریا تیتن ترکیه تیتن اوه حتی چند تیتا فرودن الدفوه دستیوی مثلا بونمونه از بخوا دسته که چکم چند دست بید که بهایوی حتی چند
خودش 4 ورقه 5 ورقه دست بید که حتی 12 13 جی يتفروت حتی 12 ورقه $1200 $1200 بله باشه ویگاویل برسوی چواه بره هندی مدید همی گولانا راچاندن هبی و خلک شولت کرو ویگاویش جاردی شول ها چند کسی برسوی شولت کن خود اما جماعت ما تقریبا همی افشولت کن هر وقت بره بله تقریبا چند کس هنه شولت کن خود بالضبط نظانم بس 45 مالک تهن 45 بله باش یعنی مروفت شد اگر وی بکت پیشه خواه کار خواه تیران نان جیانت کد بو مروفی جیان و پیدابین بتن خود حتی حد که باشه بس تزانی چامانه هر شولک فتره که دا چه سکنتان خوش ناچد و جا و جوسان بس حتی حد که باشه الحمدلله باشه یعنی وقت دیو باردو خانه همی گاوا بازاره نینه خود همی گاوا نینه هنده جارا قیمت بد بتر مشتریه وش کی و اگرم بحث کن خلکی کد کد برخواه بتر من البر آغاد بینه نه اوید بر ظلامه عمر بس ویگا ویدی شباب جد کنی گن خود مانه وک جلکه کفنه هر دیکنه و وک فروتن جی تاجرت تین سلیمانی شرانیاش دهو کتین بله باشه اش هولی جدتن گلک تا بحث کرد گوت یمد گل یه رانیا و سلیمانی و هولی وانا جدا چه جدا یه بادینان ویره هیا خود جدا بست فصاله دا یوان پچک فرحترن وک شروال جی پچک نزاسو فرحه کروک دی نفسی قماشه بس دریار فرق یعنی هم اقتصاد ترن یتما بچک یما تقریبا 12 تیرات که نیو بچک زیتر چه باشه او میه چیرا بزنه چیر الوری گلک من دو ماهیک بسیارا من هینوی میش کیوه پیدات کن خودش دارو براش ترکاوانا شیران تینن بله باش گلک سپاس بسیم رابه یاسی بشینه بس بجم چه معنا بسیم رابه دا بیجرم اسوان جتی بسیم رابه یعنی حج کتو بیجی گلک سپاس گلک ممنون باش گلک سپاس ارساوی رومیا بله افغانجن یعنی گلک بشکار اندیتری جین برامسیحیان سنوره زاخوانه کووی کارید کم تنل به کمالگه نزیک بینجی کسان کار درست کردن قماش جلو برگن بجن شلان سوان شلو شب کانم بجنه برگی زاند کنه وی آوای برهم دی اینو فروشون جلو برگه که گلک جان کردی وکی یه منه نوروز جه درد کردن اگر بیرات دارد بله اسلام هر وەکو ئەو شێتان فێرکردم بەرسیمە ڕامە هەم بۆ تۆ هەم بۆ ئەو میوانت کە لەگەڵمان بوو زۆر سپاس دەکەین ئەم بەیانیە لەگەڵمان بوویت جا چاو وا ئەچێت یعنی وا پێشبینی شەکەم چون خۆت خەڵکی ئەو کۆمەڵگەیە بیت جلی شاڵی زۆرت هەبێت دەستەکان خۆش بێن بەیانە لەگەڵمان بووی سپاس بۆ بابەتە جوانە کە لە پرۆگرامی بەیانی 24 ئاغادەت کردبوو بۆ ئێمە دووبارە سپاس باباسی بابەتێکی هوەری دیکەش بکەین کە هوەرمەند نەجات چیمەنی پێشەنگایەکی تایبەتی بە ناوی سروشت و کولتور لە شاری سلێمانی بەنمایشکردنی زیاتر لە 50 تابلۆ کردووە و تابلۆکانیشی گزارش دەکەن لە سروشت و زۆرێک لەو پیشە جیاوازانەی کە لە کۆنە لە ناو نەریتی کوردەوارەی هەبوونەوە بەڵام ئێستا زۆرتر ئەو پیشانە ماون جا هوەرمەند نەجات چیمەن لە وڵاتی هۆڵەندا دەژی و لە دەرەوەی وڵاتیش توانیوێتی کە سێ پێشەنگای تابەت بە بەشداری چەندین پێشەنگای هاوبەشیش هەر بە هۆی پێشەنگاکانی خۆیەوە بەشداریان تێدا بکات. من ناوم نەجات نەجمەدین محەممەد چیمەنیە لە شاری کەرکووک لە گەڕەکی مام قاسم لە ساڵی 1961 لەدایک بووم هەر لەوێەوە چەند مانگی لێ ژیاوم و باقی تری لە شاری سلێمانی گەورە بووم هاوبەشی پێشەنگایەکم کردو کە ئێستا پێشەنگای تایبەتی خۆمە لە گەلەری نیشتمانی ئەمنە سوورەکە لە دەرەوەی وڵات بە هاوبەشی سێ پێشەنگای تایبەتی خۆم کردو و هاوبەشی چەند پێشەنگایەکی
هاوبەشی لەگەڵ هونەرمەندە شێوەکارەکانی ئەو وڵاتەشا کردومە. ئەم پێشانگایە لەژێر ناوی کولتور و سروشتە، پێشانگای تایبەتی کە بە 57 تابلۆ بەشداریم کردووە. تابلۆکان کولتورەکانی پێگاتووە لە کار و فرمانەکانی کوردەواری کاتی خۆی کە چۆن خەڵک بژێوی ژیانی خۆی لەسەر ئەوانە پیا کردووە، وەکو سەرتاشین و فرۆشتنی وردەواڵە و شەربەت و هەلاجی و ئەم شێوانە. دەربارەی سروشتەکە بە ئام سروشتی هەر شوێنە بێ سروشتە، سروشتی کوردستان، نەسروشتی دەرەوەی وڵات. ئەمە یەکەم جارە بە تابلۆ گەڕاومەتەوە شارەکەی خۆم. زۆر دڵخۆشم کەوا تابلۆکانم شانی خەڵکی شارەکەمەیەم، خەڵکی کوردستانیم، لەبەرەوەی تابلۆکانی من بریتە لە کولتوری کوردەواری. کولتوری کوردەواری زۆر جار خەڵکی ئەجنەبی لە کولتوری ئێمە ناگە. بۆ نمونە شەربەتێک لە کۆڵانێکە ئەفرۆشێ جێگای سەرسوڕمانە بۆ ئەو بۆچی کەسێک لە کۆڵانێکە شەربەت دەفرۆشێ نازانێ کاتی خۆی خەڵکی شارەکەی ئێمە بۆ بژێی ژیانی بەگەڕۆکی شتی فرۆشتووە لە کۆڵانەکانە. بۆ نمونە هەلاجی سەرتاشین لە کۆڵانەکانە لەسەر بەردێ دانیشت و نەسەری تاشیوە. لە مووسڵ بۆ یەکەم جارە لە دوای ساڵی 2023ەوە گەورەترین پێشەنگای کتێب و سنتەری دابشکردنی کتێب کراوەتەوە. نزیکەی 8,000 کتێبی ئەدەبی و فەلسەفی و سیاسی بەسەر خوێنەراندا دابشکراون. هەزاران پەرتوکێن جۆرا و جۆر ئەدەبی و زانستی، مێژووی و سیاسی دەوێ پێشانگەهێدا نمایشکردە پێخەمەت لەسەر خواندەوانە بێنە بەلافکردن. من هذا المهرجان هو التذكير بمفهوم القراءة لدى المجتمع. ئارمان ji vê pêşangehê ew e em bizanin pêgehê xwandinê çend giring e. Taybet civakê Musilê yê navdar e bi zanîn û zanistî û xwandinê. Her dîsan nameyeke ji bo cihên şolejê. Di vê rêwresmê de 10 pertûk dihêne îmzakirin û bîrhatineke bo du behremendên Musilê. هەرچەندە پێشکەفتنە سەردەمیانە و سۆشیال میدیای کارتێکردن لە خاندنا پەرتوکا کردیا، لێ وەکو دیار حەز و ڤیانە خەڵکێ مووسلێ بۆ خاندنێ هەیە نەخاسمە بەرینها بار و دۆخێ سەخت ئەفسەر باژێری داهاتە بوو. محافظة نينوى بالعموم هي حاضنة للثقافة بعد ما كانت بارزگەها نینەوە بگشتی ئەهمبێزە زانین و ڕەوشنبیریەیە. یەکەمینە بخۆندەوانان مخابن لە سەردەمێ داعشێکێن بوو. gelek ji nivîskar û hunermend û rewşenbîran bajar çol kirin. Lê niha jiyana rewşenbîriyê careke din lêvegeraye. Ev kerneval li pêngavên giringin ji bo bajarê me. اليوم بدنا نشهد عودة الحياة. Ev mezintirîn pêşangeha pertûkaya li ser astê parêzgehên Iraqê ku têda nêzîkî 8,000 pertûkên cora û cor hatine dabeşkirin bê beramber. Derman Beedrî, Kurdistan 24 مووسڵ. کۆتاییمە بە پرۆگرامی ئەمڕۆ هێنا. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەو یە کاتژمێری کە بە یەکەوە بووین بۆ هیوایم کە کاتژمێرێکی پڕ لە سوود بوو بێت بۆ ئێوەی بینەر و بیسەری بەهەمی 24. تا بەیەگەشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان ئەسپێرم. ماڵتانەوە خواتان لەگەڵ.